بەناوی خوای گەورە سڵاوتان لێبێت بەڕێزان ئەم شەو لە بەرنامە ئەمڕۆ سەرلەسەر دواکەوتنی موچەی مانگی چواری موچەخۆرانی هەرێمی کوردستان دەکەین. هۆکارەکەی چیایە؟ هۆکارەکە سیاسیە یاخود پابند نەبوون بە بودجە و داراییە و پرسی داهاتی ناوخۆ چەند تەسلیم کراوە دەبوایە چەند تەسلیم بکەن. هەروە بڕێ و پارێکە لە عێراق بۆ نێردراوە پرسی داهاتی نەوتیش لە داهاتوودا چی بەسەردێ وسەبارە لە عێراق کێشەی نەخنینە هەیە یاخود نییە و چۆن کێشەی موچەی موچەخۆرانی چارەسەر دەکرێت. ئەم پرسان لەگەڵ بەڕێز دکتۆر غالب محەممەد ئەندامی پێشووی ئەنجومەنی نوێرانی عێراق قسەی لەسەر دەکەین کە لە ستۆدیۆ لەگەڵمان دەبێت. دکتۆر بەخێر بێن سوپاسیانە دەبێن. سڵاو بۆ زۆر سوپاس دەکەین. ئەگەر سوپاس دەکەم بەر لەوەی کە بچینە وردەکاریەوە سەنجی بەڕێزی بزانم هۆکاری دواکەوتنی موچە هۆکارەکەی سیاسیە یاخود بڵێن پەیوەندی هەیە بە جێبەجێنەبوونی یاسای بودجە. هەندێکی وا دەیخوێننەوە کە هۆکارەکە سیاسی بێ بۆ سزادانی خەڵک بێ، هەندێکیان پەیوەندی بە یاسای بودجە و جێبەجێنەکردنی بەڕێگەکانی یاسای بودجەوەیە. سەرنجی بەڕێزی بەناوی خۆی گەورە و میرەبان، سڵاو ڕێزمە بۆ جەنابەت بۆ ستافت بۆ بینەری کەناڵی پەیام. طبعاً بێمە بزانین لە یاسای موازنەی عێراق بە واضحی دەرکەوتووەتیایە ئەڵێت کە ئەبێ نیوەی داهاتی نانەوتی تەسلیمکەی و لەگەڵەوە باس لە تەسلیمکردنی نەوتەکات بە شەریکەی سۆمۆ و فرۆشتنی و نەقڵکردنی و ئیراداتەکەی بچێتە سەر ڕقم حیسابیە کە لە بانکی مرکزی عێراقا بێت. طبعاً ئەمانە زۆربەیان جێبەجێ نەکراوە لەلایەن هەرێمی کوردستان. یەکێکە دێنە سەری. یەکەم داهاتی نانەوتی هەرێمی کوردستان بەپێی ئەم تەقریرانی کە ئێمە لامانە چاودێری دارایی عێراق لەگەڵ چاودێری دارایی هەرێم هەردووکی بەیەکەوە ئەو تەقریریان بڵاو کردوتەوە کە بڵاویان نەکردەوە طبعاً نووسیوانە سڕیە دزەی پێکراوە تقریباً 33 لاپەڕەیە بە واضحی لە چەند شوێنێکە ئەڵێ داهاتی نانەوتی هەرێمی کوردستان 392 ملیارە مانگانە 392 ملیار. طبعاً ئەگەر دابەشی بکەی بیکەیتە نیوە تقریبا نەکاتە چەنێ 150 تقریبا 190 ملیارەکە. باشە 392 ملیار دابەشی دەکەن 392 ملیار دابەشی 196 ملیارە بەڵێ. طبعاً عێراق دوای ئەوەی کە زانێتی هەرێم ئەم پارە نادا هاتووە لەگەڵ یا تەعاملی کردووە بۆ نمونە بۆ مانگی سێ عێراق داوای 86 ملیاری کردووە بەڵام ئەمان چوونە 47 ملیاریان نردووە بۆ 48 ملیاریان نردووە بۆ مانگەکان تریش 50 ئەوانیان نردووە. یعنی طبعاً ئەو پارەی عێراق کە نردوێتی ئەمساڵ 2 تریلیۆن و 870 ملیار دینار بووە. ئەو پارەی ئەمان داویانە 147 ملیار بووە. یعنی پارەی سێ مانگە ناکاتە پارەی مانگێکی داهاتی نانەوتی کە تەسلیمیکەی. ئەمە لە ڕووی نانەوتی و هەرێمی کوردستان ئیلتیزامی نەکردووە. باشە بینە سەر نەوتی. باشە دێنی سەر نەوتی بەس ئەوەی کە بەڕێزوتە دیوانی چاودێری دارایی عێراق و هەرێمی سەلمان دویانە مانگانە نانەوتی 390 ملیارە. بەڵێ ئەمەش نەکەی دیسەیکە سەیکە 392 ملیارە. داهاتی 2024 هەمووی 4 تریلیۆن و 739 ملیاری کردووە داهاتی نانەوتی. بەڵێ داهاتی نانەوتی 2024 4 تریلیۆن و 739 ملیاری کردووە. ئەو یەک مانگی داوە 392 یاوە 399 داوە لە 2024. بەڵێ لە 2024 بەڵام هی 25 392 یعنی بێ نیوەی بدا هەموو مانگە نیوەی بدا. ئەو چەندێکێدا تا ئێستا 1 جار 52 1 جار 50 1 47 داوە هەمووی پارەکەی کە ئەم سێ مانگە دایەتی 147 ملیار بووە کە ناکاتە پارەی یەک مانگی استحقاقاتی وزارەتی دارایی عێراق کە وەری بگرێ کە 192 ملیارە. کاتە داهاتی نانەوتی تەسلیمەکە. طبعاً ئێمە وتمان من 20 ڕۆژ پێش ئێستش ئەم قسەم وت تم داوا لە هەرێمی کوردستانەکەم بۆ ئەوەی موچە دوانەکەوێت یەکەم لیستی ناوەکانی بەمەزبوطی بنێرێت. دووهەم داهاتی نانەوتی وزارەتی دارایی عێراق بەپێی معلوماتی ئێمە داوای 86 ملیاری لێتان کردووە. یعنی ڕوبعی ئەو داهاتە داوا کردو لێتان ڕوبعی داهاتی مانگەی داوا لێتان کردووە ئەوش تەسلیم بکەن بۆ ئەوەی بدرێت. ئەویان تەسلیم نەکرد 47 ملیاریان تەسلیم کرد.
دووەم لیستەکەیان نردووە لە لیستەکە مجموعەیە شتەیە ئوستاد ئەمان هەر ئەڵەن ئێمە لیستمان نردووە خۆ لیست ئەنێری بەس لیست ئەم حکوومەتی عێراق ئەمانەی ئەوێ ئەمڕۆ بە واضحی مەسەلە وزارەتی وەزیری دارایی وتوێتی وزەری دارایی عێراق ئەمان تا ئێستا تێ نەگەشتوون لیستی یعنی چی لیست ناردن هەرەوە نیە ناوەکان بنێری UPN فەرمانبەرەکە بنێرە ناوی چواری دایکی بنێرە تۆ 150,000 مۆزەفت ناوی چواری دایکی نییە چۆن بزان ئەم ناوانە مزدەوجە یا مزدەوجە یانی دووبارە یا دووبارە نییە ئەم ناوانە موچە وەرەگرێ یا موچە وەرناگرێت لە شوێنی تر دوو موچەیە یا نیەتی بندیوارە یا بندیوار نییە هەیە یا نییە یعنی ئەم کەسە خۆی هەیە یا نییە تۆ ئەبێ ناوی چواری دایکی بنێری ناوی سیانی ناوی چواری خۆی بنێری UPN ڕژمارەی فەرمانبەرەکە بنێری لەگەڵ ئەوەیە بۆ ئەوەی هەژماری بۆ دروست بکرێ بۆی تەوتین بکرێ موچەکەی داوای ئایبانی کردووە ڕقم حیسابی نیە و دەوڵەتی ئەو فەرمانبەرە بۆ لەبەرەوە عێراق ئەوێ لە فترێکی زەمەنە ئەگەر هەرێمیش نێتە ژێربار خۆی موچە بخاتە سەر حیسابیەکە ئەوە ئەمڕۆ طیف سامی بە واضحی وتوێتی هەژمارەکە تەسلیمی من بکەن بۆی من بیکەم بە تەوتین لە کوێوە تۆمڕۆ یعنی لە چەند شوێنێکا وتوێتی دزەی پێکراوە وتوێتی حکوومەتی عارێم هەژماری من تەسلیمی من بکەن بۆی بیکەم بە تەوتین یعنی هەژماری من بۆی بیکەم بە تەوتین ئەزای مانای چییە مانایەوە ئایبانەکەیم ئەوێت بۆ ئەوی خۆم ڕاستەوخۆ موچە بخەمە سەری تۆ نەیخیتە سەری کە خۆی ڕاستەوخۆ موچەی خستە سەری ئەوە پێوترێت تەوتین و تەوتین کراوە ئەمە فەقەرەیەکە کە باسمان کرد کە حکوومەتی هەرێمی کوردستان التیزامی نەکردووە ئەویش داهاتی نانەوتیە لە فەقەرێکی تر باسمان کەوتمان لیست ناردنی ئەمان ناوەکانە ئەینێرن و ئەڕوات یعنی ئەو ڕۆژە بەرپرسێکم بینی قسێکی کردو زۆر مەزەلیە ئەڵێ ئێمە ئەتوانین لیستیش بۆ عێراق دروستکەین با بە تۆ جارێکان لیستەکەی خۆت بکە تۆ بە لیستەکەی خۆت بە مەزبوطی بنێرە سەرۆکی فەرمانگەی تەکنۆلۆژیا و زانیاری لە 38 سەعات دەتوان توێش کاتژمێر ئامادەیکەن بەڵام هەر کاتێک کە وفدی هەرێم دەڕوا بۆ بەغدا دەبێت میزانی مراجعە بەرن لەگەڵ داهاتی ناوخۆ دەڵێ بۆیە نردنی لیستیش دوا دەکەوێت دەڵێ ئێمە زوو لیستەکە حازر دەکەین وەکو لیست بەڵێ لیست حازرەکەن بەس لیستی نەقسان حازرەکەن لیستێک دروست ناکەن کە ناوی چواری کابرا بێ لیستی دروست ناکەن کە ناوی چواری هەر بۆ زانانەی ئوستاز من حەزەکەم یەک شت بتە بدەمە جەناب مجموعەیە ئەلویە هەیە لە هەرێمی کوردستانە ئەلویە لیواوە ئەو شتانە ینی فەوج و لیواوانە دوو موچە وەرەگرن ئێستش بەڵێ موچەی لە عێراق وەرەگرن موچەی لە هەرێمیش وەرەگرن ئێستش چارەسەر بەڵێ زابطیان هەیە زوباتن هەمویان عەرزەیان وەرگرتە لە عێراقا سەد موچەکەیان وەرگرتە لە عێراقا هەمویان دوو ناویان هەیە زۆربەی حیمایەکانی مەسعود بەرزانین حیمایەکانی مەسەلە حیمایەکانی ئێرە سەرۆک کۆمار و ئەوانە ئێستا نەسەرۆک کۆماری پێشوو مەسئول حیمایەکانی کاتی خۆی چەند فەوجە کاتی خۆی عێراق بۆیانی دروست کردە دوو موچە وەرەگرن من ناوەکانیانیشم لایە بەڵێ لە وزارەتی کاتی خۆی بە دوواداچوونم کرد و ناوەکانیشم لایە هەر بە وازحی هەموو ناوەکەم هەیە لی شەیدە هەر بۆ زانیاری شەیدیش نییە هەموو ناوەکان لە ینی ئەگەر بڵاوی کەینەوە یانی ئینە بێت باش ئەو کێشە لە دەین سەرنەوتەکە بەڵێ خۆی زۆری لەسەر ئەوە مەوزوعی بندیوارەیە پێوتری یعنی کەمتر خەمی نییە باڵێ زۆر جار سەرەسەرەوەتی بۆچی موچە خۆر بێتە قوربانی بۆ ینی بەرپرسانی هەرێم بەرپرسانی گەندڵ سزا نەدرێن بۆ هەموو جاری موچە خۆر بێتە قوربانی ینی هەموو جارەوە موچە خۆر موچە دوا دەکەوێت عێراق کەمتر خەمە لەوەی تەوتین ناکە و بەداخەوە تەوتینەکەش بۆەوە ئەگەڕێتەوە عێراق سەیری وەزعەکە مەسەلە لە عێراقە سەرۆک وەزیران بە دەنگدانە ئەو حسابات بۆ پەرلەمانتارەکە باش نییە بەڵێ بۆ داهاتوو تەنسیقاتەیە بۆ ئەوەی کەین مێسە مەسەلەیەکێک ئەوانەی کە ئەوێ سەری تەوتین بخوا ئەو حکوومەتی ینی مەسەلە دەورەی دووەمە بۆ سوودانی ئەمە خۆی لە ینی سوودانی ئیشەکە بۆی قەناعەت بە پارتی بکە بۆی دەنگی بداتێ بەڵام پرسیار لەوەیە لە هەرێمی کوردستان بەس پارتی هەیە لایەنەکان تر نییە بۆ لایەنەکان تر لە عێراقا لەبری ئەوەی لە پشتی مەسرور بن لە پێشی مەسرور بن تۆ هەمویانە بینین لە پشتی مەسرورن منیش وەکو کەسێکی عێراقی گەر مەسئولێک بم ببینم هەمویان لە پشتی مەسرور ئەچم ئەبوو مەسرور ئەگرم نەک مەسرور ئێستا سوودانی وای کردووە ئەبوو مەسروری گرتووە یعنی مەسعود بەرزانی گرتووە ئەو بیرەکاتوە ینی من بم بیرەکە تەمانەوە معلوماتە من دەمێ هەفتەی پێشوو ئێمە بە دوواداچوونی تەوامان کردووە مەسەلەی تەوتین بۆ وادە یەکێک لە بەرپرسەکان عێراق بە منوای بوت وتی لە ئەسڵی بابەتە ئەوەیە معارەزەکان و لایەنەکانی تر بە جددی دیفاع لە تەوتین ناکەن لەنا ئەوەی ناو پەرلەمان کایڵێم نەک دەورەوەی پەرلەمان کەسایەتی مامۆسای ناڕازی هەیە نازام چیە ئەمانە هەمووی لەگەڵ تەوتینن
بەڵام ئەوانی کە لە ناو پەرلەمانتارەکان لە پشتی مەسرورن کە مەسرور دێ ئێکابراش بیرەکات وڵێ من ئەچم ئەبوو مەسرور ئەگرم ئەوە لە پشت مەسرور نەچم ئەبوو مەسرور ئەگرم بەزریرە ئەنجا لەبەرەوە با هەچیەکەینە سەر عێراق بەشێکی بخینە سەر خۆمان بڵین عێراق بۆ واکە لەبەرەوە بەشێکی بۆ خەڵکە گەڕێتەوە خەڵک بۆ دەنگەدا بە یەکێتی و پارتی خەڵکە دەنگەدات پەر یەکێتی و پارتی دە کورسەکان یەکێتی و پارتی زیادەکە یەکێتی و پارتی ئەچێ دزی ئەکا بەناو دەنگەکانیوە ئەچێ پارە پێیاکە بەناو یەکێتی و پارتیەوە بەناو دەنگەکانەوە بڕوا ئەەکەی یەکێتی و پارتی کۆمپانیەکان هەمووی لە بەغا ئیشەکەن لە بەغدا بەڵێ مەسەلە کۆمپانیەکان ئەحمەد ئیسماعیلە کۆمپانیای عێراق ئۆیڵە کۆمپانیای سەن ئۆیڵە کورد ئۆیڵە قەیوانە کۆمپانیای ناویچیە کارە ستێر گروپە ئەمە هەمووی ئێستا لە بەغا لە مەشاریعان و ئیتر کۆمپانیای ترش ئەناسین بەس ناوەکانیان بزین کۆمپانیای بچووک و شتانە بەس ئەمە کۆمپانیای گەورەکانن ئەمانە بۆ ئیش بکەن بۆ منێک بچم دەنگ دەمە پارتی وێکێتی بۆی نێڵێ تەوتین بکرێت بەس ئەو عێراق بەکەم تەرخەم دەزانین لەو ڕۆ باڵێ عێراق تەوفینی نەکردووە عێراق یەکەم کەم تەرخەمە لە دووەکە لەسەر بەرپرسانی نەداوەدا دادگا بەڵێ ئەبێ بدێمە دادگای فیدراڵی چ لە برێرەکەی دادگای فیدراڵی بێت چ لە یاسای بودجەبی بەڕوونی ئوستاز ئەم تەقریرە هەیە لای منە ئەمە تەقریری دیوانی چاودێری داراییە بەم تەقریرە باش سەر مەسرور و سەر وەزیری سامانە سروشتیەکان و سەر ئاواتی شێخ جەناب و سەر قوبا تەڵەبانی تەقڕ ئەگە قانونی بیت ئەگە قانونی بیت بەس ئەگەر بیان پارێزی هیچیان پێ ناکە بەم تەقریرە ئێستا وردە ئەچینە سەری بزان چی فەرتەنێکی تێدایە باش ئەوەی کە خەڵ نەیزانیوە لە ناوم تەقریرەیە کاتی خۆی ئەمە وتومانە بەس خەڵ هەر تێ نەگەشتۆ لێمان دەبابینە سەری بزانین حەزەکەی باباسی نەوتەکەش بکەین کە ئێمە زامەتی نەوتی چۆنە و بەپێی یاسای بودجەبە دەبوایە بەپێی یاسای موازنەی هەرێمی عێراق 2025 ئەبێت 400,000 بەرمیل لەو تەسلیم سۆمۆ بکرێ باش پارەکەی و نەقڵەکەی و مەسروفاتەکەیشی 16 دلار بەرمیل بۆ هەر بەرمیلێک 16 دلار ئەدەن بە ئەو کۆمپانیا و ئەو نەقڵ و ئەو شتانە باش بەس خۆزی باقیەکەی ئەچێتە سەر ڕقم حیسابی ڕقم حیسابێک لە بەنکی مرکزی لە هەولێر بێ لە هەرێمی کورد لە عێراق بێت کە بۆ داهاتینەوە دروست بەس خۆ ئێستا عێراق رازی بوو 185,000 بەرمیل وەربگرێ ئەوی تریش بوو ناوخۆ بەکاردێ یاسای بوو جەموارکرایەوە بۆی تێکی بەرمیێک 16 دلار ئەی ئێستا کێشەکە چیە کە نەوتی شەناردە ناکرێتەوە داهاتەکەشی دیارنین کێشەکە چییە؟ کێشەکەەوەی ئەو کۆمپانیانەی کە عەقدیان کردووە لەگەڵ ناخ ئەمە خۆیان شەریکن لەگەڵیانە ناڵن تەنسیق بکات ئەنی کۆمپانیایەک 320,000 بەرمیلی بە بەلاش دەسەکەوێت بۆ بچێ بۆ دۆلارێکی کەم تەعامل بکات لەگەڵ عێراق حەزیان لەم فەوزایە هەیە کۆمپانیا ئەجنەبیەکان کە نەوت دەرهێنن ئەوان سوودیان لەم فەوزایە بینیوە پارەی نەوت دەستیانەکەوێ هەموو شتێکیان دەسەکەوێ حکوومەتی هەرێمیان قەرزار کردووە لە پاڵ ئەوەشە خەڵکی هەرێمی کوردستانیان قەرزاربار کرد دییناری نەوتیش دیار نییە ئەمە مهمە بۆچی خۆی تەسلیم دەست عێراق بکە عێراق بێ بە قانونی وەرەقە دۆلار شتی بداتێ یعنی لە عێراق بەرمیلێکی نەوت دەرهێنرێ $1.30 دەدرێ بە شەریکەکە باش لێرە $1.30 نادا بە هاوڵاتێکە لێرە نەوتەکە هەموویە با بە بەرمیلەوە بەرمیلە بەتاڵەکەشی پێ نادات باش بەزی سداهاتی نەوتی هەرێم ئەوە پێشتر وەزیری دارایی دەیوت بەرمیلی بە $31 دەیفرۆشە $32 بە پێم تەقریرە بە $32 باشە ئەگەر 320,000 بێ من بۆ حسابەکەم تۆ خۆت مین مەکەفی بۆتی بڵێم حسابم کردو چووکەم سیکە ڕۆژان مانگانە ئەکاتە 9,303,000 بەرمیل بە پێم تەقریرە باش 9,303,000 بەرمیل لە 25 مانگدا کە نەوت بەسەر بەخۆ ینی مەسەلەن نەوت بە پێی و قەراری محکەمەی ئیتیحادیە و قەراری ئینەکە وەستێنرا لە 25 مانگا 230 میلیۆن بەرمیل نەوت فرۆشراوە 230 میلیۆن بەرمیل 230 میلیۆن ئەمان ئەڵێن ئێمە داومانە بە $32 هەر بەرمیلێ بەڵێ بەڵام بەتێکرا بەڵام ئەگە دراسی بکەیت نەوت لە هیچ کاتێکیشە لە هیچ لەم 25 مانگەیە لە هیچ کاتێکیشە نهاتۆتە $62 هەر شخص یعنی کەمترین حەدی دوێنێ بۆ $61 بووە باش کە دیەکسەر نەما بوو بە 62 باشە ئەم دایاتە 32 یعنی $28 هەر دیار نیە لە ئاسمان و نازانین چی لێدە بچێ دریاوە چی پێات پارەکەی ئەکاتە
حوت ملیار و 360 ملیۆن دۆلار هی 25 مانگە ئەمە باش این 2 ساڵ و مانگێک هی 2 ساڵ و مانگە باش بەڵام ئەمە بە پێی راپۆرتی ئەمانی چۆن راپۆرتەکان نووسیە لەبەر ئەو ڕێقابەی مالی هەرێمی لەگەڵا بووە وزارەتی سامانە سوورچەکان چیان داوا پێ ئەمان نووسیوانە بەڵام خۆیان لە ملاحەزاتی خۆیانە لە ناویە ئەنووسنەوەوانە ڕقم نیە ئەڵە جاگان نەوت نەدراوە بە 32 دۆلار لەوە زیاترەکە دوێنێ چاودێری دارایی عێراق بەڵێ لە تێبینیەکانیانەوە باش ئەنجا با بینە سەر بەش لە نەوت سەیکە یەکەم بەشی کە قسەی لەسەرەکە ئەم ئەڵێ قانونی موازنە کە 25 و عەقدەکان ئەڵێ هەرێم ناڵێ من التزاممان کردووە لێرەوە ئەڵێ بە هیچ شێوەیەک نان عەقدی نەوتی داوا پێمان نە عەقدی شەریکاتەکەی داوا پێمان نە عەقدی نەقڵەکەیشی داوا پێمان یعنی هیچ عەقدێکمان نەبینی ئێمە تا ئێستا کە تا ئەم راپۆرتە هەرێم ناڵێ من التزام کردووە ئەمە وردبینی چاودێری دارایی عێراقە تەقریرەکەی 32 لاپەڕێ دووهەم ئەڵێ هیچ میزانیە مراجعەیەک نییە بۆ نەوت لە 2004ەوە هەتا 2024 یعنی 20 ساڵە نەوتیان فرۆشتە یەک وەرەقی میزانیە مراجعەیان نییە یعنی چیان سەرف کردە هەروە ئاوا و خەرجی دیار نییە ئەمە وا ئەڵێ باش اینجا دێت ئێژە نیظامی محاسبەی ینی نیظامی محاسبەکردنی یعنی چۆن محاسبی چۆن ژمێریایی چۆن ژماردیان ئەڵێ وزارەتی سامانە سروشتیەکان یەک وەسڵ و وەرەقە و مستەنەداتی محاسبەیی نییە هەموو ئیشەکەی بە بەرنامەیەکی ئەکسڵ کراوە ئەو بەرنامە ئێکسڵا 1 ملیار و 700 ملیۆن بەرمیلی پێفرۆشراوە و داهاتەکەی وەرگیریاوە و گشتی لەسەر یعنی سە تۆ بەیانی هەڵسە ئەتوانی بچی بیگۆڕی بیکەیتە 1 ملیار و نیو بەیانی یەکێتر هەڵەزێژە کاکە هەر نەوت نەفرۆشراوە بە یەک بەرنامە کراوە ئێکسڵ ئێستا کە من ئەم قسە ئەەکەم کۆمپیوتەرە ئەوانەی کۆمپیوتەر شارەزان ئەڵام باسیەکە ئەکرێ نەوتی میلەتێک 20 ساڵە ئەفرۆشێ یەک وەسڵ و مەسڵی نەبی ینی مەسەلەوە بە شێوەیەکی وەرەقی و ینی مەسەلەیەکی محاسبەیی وەرەقی وەکوا مەسەلە ئەو وەسڵانەی کە هی حساباتە بەکاری تێنی حکومیە ئەن نوسخەی هەیە پارە چۆن سەرف کرا پارە چۆن هات پارە چۆن ئەڵێ هیچی نییە یەک ئێکسڵە بەرنامەیەکی ئێکسڵە پارەکانیان تێخستەوتیانە ئەوە نەی کرد ئەوە نەی ڕۆی ئەوە نەی سەرف کرا ئەوە نەی ماوە ئەوش قەرزاری تەواو هەمووی کرێتە ئایفۆرێ بۆ مابووی کەس عاجز نەوێت لێ کەس عاج نەوێت بۆ خۆی سێریگا بخڕێنێتەوە باش ئەمەیان اینجا ئەڵێ بە تایبەتی لە 24 لە ساڵی 2024 ئەڵێ نە باز مەسروفات هەیە نە ئیرادات هەیە نە ئەزانین چەند نەوت ڕۆیە نە ئەزانین چی بووە نە ئەزانین بە کێ فرۆشراوە حتا شەریکەی دیلیوت ها شەریکەیەک هەبوو دیلویت ئەڵێ ئەوش یەک تەقریری بڵاو نەکردەوە لەسەری ئەوە پارەکەی هەردیار نییە اینجا با بینە سەر ئەوەی مەسەلە ئەگەر بین گشتی کۆ بکەینەوە اینجا خۆی ئەمە خۆی ئەڵێ لە 3 مانگە راپۆرت ئەڵێ لە 3 مانگە لە مەسەلە 3 مانگی تقریبی وەرگرتووە لە مانگی نیایی 24 وانە وەرگرتووە ئەڵێ 27 ملیار و 694 و 529 بەرمیل نەوت دەرهێنراوە باش 23 ئەم لە 3 مانگە 27 ملیار و 27 ملیۆن عفوا 27 ملیۆن و 694,529 بەرمیل نەوت دەرهێنراوە ئەڵێ لەم 27 ملیۆن بەرمیلە 22 ملیۆن بەرمیلی لە ناوخۆ فرۆشراوە لە ناوخۆ فرۆشراوە پارەکەی چەندێکی کردا تقریبا 709 ملیۆن دۆلار باش ئەڵێ 1 ملیۆن و 300,000 کۆندێنسەیتە ئەوەی غاز نییە و نەود نییەوە ئەو شتانە کۆندێنسەیتی بێ مادەیەکی هینە پێوترێ بە عەرەبی پێوترێ بنزین طبیعی بە عەلمی ئەنگلیزی پێوترێ کۆندێنسەیت باشە ئەڵێ ئەوە 4 ملیۆنی دراوە بە پاڵاوگەکان طبعا لە پاڵاوەکانشە بە وازحی ئەڵێ دریا بە کار و لاناس 4 ملیۆن بەرمیلی دراوە بە کار و لاناس لە 3 مانگدا ئەمە 27 ملیۆنەکەی خۆش لێرە چییە لێرە یەک وشەی نەوتوە کە لە دەرەوە فرۆشراوە باشە لە تەقریرەکە ئەڵێ لێرە وتوێتی 1 بەرمیل نەوتمان لە دەرەوە نەفرۆشتووە
بەڵام لە تەقریەکە ئەڵێ تێبین لە شوێنەترە ئەڵێ نازانم فێرکە ئەڵێ نازانم بۆ شەریکەیەکەیە ناوی TEC تورکیە لە نەقڵ نەفت لە ماوەی 6 مانگە 473 ملیۆن دۆلاری وەرگردە بەناو نەقڵەوە ئەڵێ بۆ کوێ نەقڵی کردە و نووسێتی لە داخل تورکیا ئەڵێ باشە ئەگەر نەوت لە ناوەوە فرۆشراوە بۆ داخل تورکیا ئێمە پارەی نەقڵەکەی بدەین یعنی ئەمە سەیر ئەمە زیوە یعنی 9 ملیار دۆلار هەروە ڕۆیە دایەتێن کۆمپانیایەک ناوی TEC تورکی نەقڵ نەفت في تورکی داخل تورکیا لێرێ ژەڵێ من نەوتم لە ناو خۆیە فرۆشتووە باش ئەڵێ هەموویم فرۆشتە بە 32 دۆلار مەسافی 32 دۆلار فرۆشتومە ئینجا سیرکە بینە سەر مەسروفاتەکەی ئەنی داهات و خەرجی بەڵێ وەرە سەر ئەم مەسروفاتە بکە بڕوا بکە جەڵتە لێ دەدا سەیریکی یعنی نازام چۆن ئەم خەڵکە بێموچەیە ئەمانە ئەبی ببیسێت و بەیانی دووبیانی بڕوا دەنگدا لە پارتوێکێتی یعنی ئیتر نازام ئەمە چۆن تەسەوڕیەکەی 150 دەفتەر دراوەتە پاراستنی حەقلەکان لە ڕووی ئەم دەفتەر دوو لیواشمانەیە ناوی لیوای نەوت و غازە ئەم لیوای نەوت و غازە ئیشان چیە ئیشانەوەیە تەماتە بپارێزن ئەگەر ئیشان نەوتە بۆچی 150 دەفتەرت داوەتە پاراستنی نەوت ئەو هەر لەو 3 مانگە بەڵێ ئەمە لە 3 مانگدا من هەمووی 3 مانگ بباسم 260 دەفتەر دراوەتە گۆڕینەوەی دۆلار تەبانیسە دوای پێتەڵێم هەموو پارەکەی هەموو ئەو پارەی نەوتە لە ماوەی ئەم 25 مانگە خراوەتە سەر 4 ڕقم حیسابی لە ئارتی بانک و 1 ڕقم حیسابی لە بانکێک لە ناوی لە ئەبوظەبیە باش کەواتە ئەم 260 دەفتەرە یەکسەر بۆ کێیە بۆ ئارتی بانکە ئارتی بانک بۆ کێیە بۆ ئستێر گروپە ئستێر گروپ بۆ کێیە بۆ گیرفانی ئارین مەسرور بەرزانیە وازع بێڵەمە جایەتە بۆی خەڵتێ بگەیە 260 دەفتەر لە ماوەی 3 مانگە ئەچێتە ناو ئارتی بانک یعنی عمولەیە وەریەگرێ بە ناوی دۆلارەوە بە دۆلار هیچ ئەوە دۆلار کاتەوە دینار هیچ ئەوە حەچی پارەی نەوتمانە ئەچێتە ناو ئارتی بانکۆ بە 4 ڕقم حیسابی ئەم ئارتی بانکە کێیە فەرعەکە لە ئستێر گروپ ئستێر گروپ هی کێیە هی ئارین مەسرور بەرزانیە باش 70 دەفتەریاندا بە ناو ئیفادۆ نازام کیان ئیفاد کرد تۆ نەوتەڵێ من دەرناکەم نەوتیش نافرۆشم حەقلیش نییە کۆمپانیایش نییە ئەی بۆچی 70 دەفتەرە دەیتە ئیفاد بۆ خەڵک کێی ناردە بۆ سەفرە و سیاحەت 70 دەفتەر 150 دەفتەریان داوەتە مستەشار ڕاوێژکار نازام ئەم ڕاوێژکانە کێ ئەوە دانەیەکیان دەرچوو لە تەلەڤیزیۆنەوتی من ڕاوێژکارم و نازام دای لێ ڕۆی هۆشتانە تەسەوڕەکەم هەمویان دایەتە ئەو نەوەعانە 150 دەفتەر بدەیتە ڕاوێژکار لە ماوەی 3 مانگە خەڵکیش بێموچەیە خەڵکیش بێکارەبایە خەڵکیش بێ ئاوە خەڵکیش ناتوانێت یعنی هەر بەڕاستی تۆ کە موچەت نەبوو چۆن نەتوانی ژیان بوویتە سەر ئەمە ئەوەیان ئەنجا با بین باسی چی بکەین بڵین کۆی خەرجی چەند بووە کۆی خەرجی 9 میلیارد دۆلار بووە یعنی زانای ئەڵە چی پێمان ئەڵە کاکە ڕاستەکەی منەوتم فرۆشتە بە 7 میلیارد بە 709 میلیۆن بەڵێ 709 میلیۆن خەرجی باسی 800 میلیۆن دەکاوە بەڵێ تقریبا 50 میلیۆن قەرزدار بوونەتەوە بەڵێ هەموو جارە قەرزار بوون لە هەموو جارەکە قەرزار بوون بە پێم راپۆرتانە قەرزارن یعنی ئەمان ئەڵەن ئێمە نەوتمان فرۆشتەوە لەگەڵ ئەوشە قەرزاری یعنی هەرێم هەروە بووە هەرچی نەوتی فرۆشتووە مقابلەوە قەرزار بووە ئەڵێ من قەرزاری کۆمپانیەکان باش ئەنجا حەزەکەم شتێکماوە لەسەر راپۆرتەکە شتم ماوە بەس لێرەیە بە بچمە سەری چونکە لێرە نەمتوانی بیخەمە سەر وەرەقە بۆتان بزانین سی دو لاپەڕەیە راپۆرتەکە بەڵێ 33 لاپەڕەیە باز لە سوتەمەنی ئەکا سوتەمەنی ئوستاس بنزین و بەڵێ مشتەقات نەفتیە ئەڵێ ئەم نەوتانەم داوەتە مشتەقاتی نەفتی یعنی زانیتی مشتەقاتی نەفتی یعنی ئێمە پارەمان هەرچی ینی ئەوەنە ڕێژە
نەوت فرۆشراوە ئەوە ڕێژە مەسەلە بنزین فرۆشراوە بەڵام ئێستا بۆتی لەرەکەم ئاها چەک یەکێک لە مەسروفەکانی تری ئەمەتا بۆم بورە زۆر تێکەڵم لەبەرەوە وەرەخان زۆرە هیچ 4-5 شتە چەکە ئیسە من دوای مقارنەیەکەم ئەڵێ یەکێک لە مەسروفاتەکانم ئەوەیە 265 ملیۆن دۆلارمان داوەتە مەسروفاتی پاڵاوتنی نەوت بەس بۆ پاڵاوتن بۆ پاڵاوتن من ئیسە پێ دڵم بوو نازانم بۆچی پاڵاوت بەس هەر لە راپۆرتەکە 4 ملیۆنیان داوە بە پاڵاوگەکان حەقی ئەو پاڵاوت نییە نانە ئەمە باس چێکە ئەمە پارەی پاڵاوتنەکەشیان داوە ئەمان بەس نازانم بۆچی داوانە سێ پێ دڵێم ئەڵێ مەسروفی تەصفیە ینی پاڵاوتنی نەوتەکە لەگەڵ مەسروفی نەقڵکردنی بە نەوتەکە ینی مەسەلە نەوتەکە کە نەقلی ناکەی بۆ پاڵاوگەکە و سندنی نەوتی سپی و دروستکردنی مستەودە ئەوەی کە نەوتی تیاکۆەکەی تۆ بە هەمویانەوە 267 ملیۆن دۆلارمان داوە مەسروف باشە یعنی کەواتە چی ئەڵێ من بنزین و گازوایل و نەوتی سپی و غازی ماڵان خۆم تەسفێم کردە بۆت پارەم تیا سەرف کردە بەس دیار نییە ینی نەفرۆشراوە یعنی من بنزینم نەسەندە بە 450 دینار بنزینم بە توجاری سەندە بە کوو خەڵکە تۆش هەروە نەوتی سپی بە توجاری سەدمانە بەرمیلێک بە توجاریە وەکەی ئەوەیە تۆ بێ ئەوانە یعنی 1.5 ملیار ینی تقریبا ربع ملیارە دۆلاری سەرف کردووە لە سوتەمەنیەکە دیار نییە داوێتی بە کۆمپانیای کارون لاناس هەمومان نەزانین لانازی کوڕی منسوور بارزانیە کاریشی شێخبازە هی نێچیر و پارتیە ئەمە دێی دراسەیەکی ئەڵێ ئەی ئەم نەوتە بە چەنداتە پێی بەبەلاش پارەکەی دیار نییە بەڵێ بە پارەکە هەموو سەیکە تۆسە ئەوە بکە نەوتی بەبەلاش داوا پێی باشە نەوتی بەبەلاش داوا پێی 265 ملیۆن دۆلاری بۆ سەرف کردووە لە ناوی خەرجی دوای داهاتەکەی چەند بووە 86 ملیۆن دۆلار ینی زەرەرمان کردو ئێمە لە پاڵاتنەکە زەرەرمان کرد لە فرۆشتنەکەی بۆ زەرەرمان کرد بەرهەمە نەوتیانە کە فرۆشبا داوارەتە ینی تقریبا 9 ملیار دۆلارمان تیا سەرف کردووە دوای دامانتە 86 ملیۆن دۆلار بۆچی لە بەرەو دایەتی کۆمپانیەکان خۆیان وتیان بچن بە گران بە وڵاتیانی فرۆشن یعنی کۆمپانیەکان خۆیان دوو استیفادەیان کردووە بە ناوی من و تۆ لە سەروەت و سامانی ئێمەی نەوت پارەیان بۆ سەرف کرێت کە تقریبا نزیک لە ربع ملیارێ یان 9 ملیار دۆلار دوای ئەوەوە ئەرزانیش پێیان ئەفرۆشرێ جارە هەر نەگەشتە دەست ئێمە جارەکان جارگە منی هاوڵاتی نەگەشتە دەستم یەکەم جار پارەی پێدراوە دووهەم جار بە ئەرزان پێی فرۆشراوە ئەمە دوو تقات جارە نەگەشتە کە گەشتە دەست منیش بە گران پێم فرۆشراوە گەشتە دەست من بە گران یعنی من یان مناڵەکەم ئەبێ قەرزی کۆمپانیای کار و لاناز بداتەوە لەبەرەوە نەوتی پارەی مەسروفاتی نەوت لەسەری حسابە و لەگەڵ ئەوەشە من بنزین بە گران ئەکڕم تێبینی ترت ماوە لەسەر راپۆرتەکە تێبینی تر ماوە بەڵام چی پرسیارێک دێ بە لە خزمەتدا بم بەڵێ چارەسەرەکە ئێستا چیە بۆ دۆسیی نەوت مادام ئەوە بێ خەرجی و مەسروفاتەکە تێبینی کشت نابێ ینی هەروە دەمێنێتەوە بە قاچاقی بفرۆشترێ بەڵێ چکە ئەزانی بۆ ئوستاز باش وازح ئەوەیە یەکەم عێراق ئەمەی بینیە ئەمە تەقریری خۆیەتی لەگەڵ چاودێری دارایی هەرێمە ئەمە بە هەردوو لایەنەوە ئەمە تەقریریان ئەم تەقریریان بڵاو نەکرەوە تەقریریان نووسیوە ئەم تەقریرە سەری هەموویان ناتە قوڕ بەم تەقریرە بڕە بەڵام سەر کەس ناڕێتە قوڕ چونکە هەردوو لات تانسیقەکەن دوایی لەسەری لە کۆی مەوزوعەکە ئەوەیە خەڵک موچە وەرناگرێت من ئەم ساڵ بڕوام وایە دوو موچە وەرنەگرێ خەڵک وەکو ساڵی یەک موچە خورا 12 خورا من پێم وایە ئەم ساڵی لەوە چی 11 بخورێ نازانم 11 انتخابات بێ لەبەر انتخابات شتێک بکەن ئەگینا من پێم وایە 11 شەخورێ ئەمە حەلەکەی چییە حەلەکەی ئەوەیە بەڕاستی هەمومان بەیەکەوە باش بیر لەوە بکەین و ئەبێ زەخت بکەین تەوتین بکرین تەوتین بۆ چارەسەر وسات عێراق هەر پارەی خۆی ئەنێرێ ئێستاوەتە من و تۆ حسابمان کرد 2 تریلیۆن و 800 ملیاری ناردووە ئەمە ئەگەر بیدەیتە دەست هاوڵاتەکە یەکسەر موچەکە وەرەگرێ بەس ئەگەر نەیدیتە دەست هاوڵاتیەکەوە بیدی دەست حکوومەتی هەرێم و حکوومەتی هەرێم دوای بیدادە ئەمان دوو موچەی ئەخورێت
و دیاریشە موازەحە بەشێک لەو پارەی ئێمە چۆتەناو ئەم قەرزانەوە ئەو بە پاشێک لەو پارەکە لە عێراق هاتوو چۆتەناو قەرزانەوە و ئەم قەرزانەش هەمومان دەزانین کۆمپانیەکانی خۆیانە یعنی تۆ ئەکرێ تۆ بنزین نەوتی خاوی بدەیتێ مەسروفی پاڵاوتنەکەی بدەیت مەسروفی پاڵاوتنەکەی بدەیت بنزینەکەی بە ئەرزان پێ بفرۆشی ئەو بنزین بە گران بە هەوڵاتی بفرۆشە کەس چاودێری ناکە یعنی ناکرێت تۆ نەوت تۆ ڕۆژانە 320,000 بەرمیل نەوت ئینتاجەکەی طبعاً هەر بۆ زانیتەوە دەروەی ئینتاجە دەروە زانیان قیمەی ئینتاجی هەرێمی کوردستان 320 بەڵێ لەوە زیاتر ناتوانێت بڕۆ چکە مەجموعەی حەقلمانەیە تەواو ئێستا ئینتاج ناکەن خراپ بوون پارتی بە ئەنقەز ئەو حەقلانەی کە لە سلێمانیە هەبوون هەموویانی هین کرد وش کرد مەسەلا حەقلی تەقتەقمانەیە 320,000 بەرمیلی لە ڕۆژێکا بەرهەمێنە ئێستا 2,000 بەرهەمێنێ حەقی چیا سورخمان هەیە تقریبا 20,000 بەرمیل 15 بۆ 20,000 بەرمیلی بەرهەمێنە ئیسا هەر بەرهەم نایەنێ قفڵ بووە لە گەرمیانە حەقلی حەسیرەمانەیە هەتا 40,000 ڕۆی ئێستا بڕۆ حسابات کە ناکاتە 5,000 بەرمیل پارتی بە دیراسەی خۆی بە عەقڵی خۆی هەموو ئەو حەقلانەی لە سلێمانی بوون هەمووی وا لێ کرد خراپ کرد تێکیدا بۆ ئەوەی نەتوان ئینتاجی خۆیان بکەن لەبەرەوەی ئەبێ بیر لەوە بکرێتەوە خەڵک لەم نەهامەتیە دەربکرێت و بەڕاستی خەڵکی خۆشیە بێ بیرکاتەوە یعنی ناکرێ هەر بیدادە دەست خەڵکی ترۆ بڵە کاکە خۆتان چیتانگەن من لەگەڵتان ئەبێ بێدەنگی بشکێنێت ئەبێ قسەی هەبێت ئەبێ وازح قسە بکە نەکەوێتە دوای درۆ یعنی ئەمڕۆ بڵە مەسەل لە حەملە انتخاباتە بڵێن ئێمە لەگەڵ تەوتی نین و دوای حەملە انتخابات بڵێن وڵا ئێمە نەمانزانی هەژماری من مهمە مهمی هەژماری من چییە لەوەی کە حسەکەی توی پێ تێدراوە پێشتر حسەی توی تیانە بۆ ئێستا حسەی وەرگرتووە بۆ ڕازی بوو کەس هەیە بێ حسە ڕازی بێ کوورە یەکێتی تۆ عەرەبانەیە دانا بێتە شەریکت عەرەبانەیە دانا لای ماڵ خۆتانە یەکێتی دێبێتە شەریکت هەر بۆ زانیاریت با اینێکی تازە دەمێ کۆڵکێش هەیە بنزین تێرن لە ئێرانەوە لە مەرزێکی لای ئێمە لە مەرزێکی لای ئێمە مەجموعەی خەڵکی بنزینێنێ بەو دەبەوە ئەو شتانەیەنێ لە مەرز لە ئێرانەوە ئێستا ڕێگریان لێکەن بیان نەزانی بۆ لەبەرەوە ئاسایی شوانە خۆیان دەستیان تێکەڵ کردەوە بە تەنکەر ئێرن دەستیان بردووە بۆەوە یاعی تەماحی جلیگانیان کردا ئیسا هی لەبەرەوە ئەمە دەسەڵات نییە هەنە مافیان مەجموعەیە کەس نایانێت زۆرترین سوود ببینن لە مەعادلەکە و دوای هەرچیشی لێ دێ وڵات باید پێی بێ خۆ قسەوە بڵاو بووە کە لە عێراق کێشەی دینارە بێ کێشەی پارەی کاشە بێ هیچ کێشەیەکی لەم شێوێ هەیە بۆ زانیاریت عێراقیش کێشەی لەوە چه کێشەی سویلەی هەبێ بەس کێشەی کاشی هەبێ باشە بەس کێشەی موچەی نییە کێشەی موچەی نییە ئەم ساڵ موچەی زەمانە کێشەی نێگە نرخی نەوتی ژاوزی یعنی نرخی نەوە گاتە چەند بێتە $50 زەوە کاکە بۆ زانیاری ئێمە لە پەرلەمان بووین بچۆ پرسیار لە برادرەکان ما بکە ماوەیەک نرخی نەوت تاتە $10 بەڵام موچە دوا کەوت لە عێراقا موچە دوا کەوت موچە دوا نەکەوت لە عێراقا ئەوەی چاوەڕێوە کە موچە لە عێراقا دواکەوێ بۆی بڵێ لای منە دوا کەوت با لای تۆشە دواکەوێ ئەوە عەقڵێت نییە ئەبێ تۆ بیر لەوە بکەیتەوە موچەی ئەم هەرێمە بخیتە سەر عێراق طبعاً هەر بۆ زانیاری ئەگەر پارتی و یەکێتی خۆ میلەتیان خۆش بوێ موچەکان خانە سەر عێراق چونکە ئەمان ناتوانن موچەیان بدەن و ڕۆژێکیش لە ڕۆژانەگەرنە و دابەزێ عێراق موچەی هەرێم نادا بەس موچەی خۆیەدا ئەگە تەوتین نەکرێ ئەگە تەوتین نەکرێ بەس ئەگە تەوتین کرێ ببیدا ناتوانێ نەیدا چونکە گشتیان ناو یەک سیستمە خۆ ئەکرێ وزارەتی تەندروستی بەغدا وەریگرێ دکتۆر لێرە وەری نەگرێ ئەگرێ جوندی وەریگرێ لە وزارەتی دیفاع پێشمەرگە لێرە وەری نەگرێ لەبەرەوە تەوتین کرا هەمویانە بنە یەک سەلە ئەچنە ناو یەک سەلەی حیسابیەوە بە یەک سەلەی حیسابی ئۆپن نەکرێ و یەک سەر حیسابی کلۆسەکرێت لەبەر ئەوە باشترین حەل بۆ ئەم کێشەیە تەوتینە بەڵام ئەمان لەبەر خاتر غروری خۆیان و لەبەر خاتری بندیوارەکانی خۆیان و لەبەرەوە هەر بڵێن ئێمە داومان پارەکەماندا ئوستاد بە هەمویانەوە دیفاع لە هەژماری منەکەن بەس ناتوان سمعەتی باشکەن ئەزانی بۆ لەبەرەوە خەڵ لە بەرچاوێتی خۆیان نەڵێن 25% خەڵک هەژماری منی پڕ کردوتەوە ئەبێ ئێستا 25%ەکە ئەگەر هەژماری من باش بێ ئەبێ ئێستا 25%ەکە موچەی مانگی چواریان وەرگرت بێ خەرپارەکە نهاتووە ئەجا من پارەیەک ئەوە برادرێک نووسی بووی ئەمە لەگەڵ هەژماری کوردی نەک تەوتی نەک پارەی عەرەب ئێوتم کوڕی باش پارەکە هی عەرەبە لەناو هەژماری منابێ و لەناو تەوتی نابێ هی عەرەبە ئەگە حرام بێ حرامە ئەگەرش حەڵال بێ بەخوا لە هەرکوێ بێ حەڵاڵە یعنی ئێمە پارەی نەوتی بەسڕە ئەخۆی
ئێستا وایە ئێستا وایە ئەوەتە نەوتی خۆمان ئەوەتە خۆمان قەرزاری خۆ قسەی خۆیان باش ئەوە بە قسەی ئەمان ئێمە قەرزانانی عێراق ئەبێ ئەمان نەوتیان ژەناردە کردووە فرۆشتویانیشە پارەکان خسەدە سەر 4 ڕقم حیزابی لە ئارتی بانکەکەی مەسرور باشە لەگەڵ ئەوەش ئەڵێن وەڵا قەرزارین ئەبێ تۆ پارەمان بدەیتێ ئەی داهاتی ناوخۆ ئەوی باسە کرد داهاتی ناوخۆ ڕۆژە 192 ملیار دینارە 390 بەس ئەگەر بۆ نمونە 148 ملیاریان تەسنیم بەغدا کرد ئەی ئەوی دیکە دەڵێن بۆ خەرجی فەرمانگەکانمان بەکارهێناوە ئەو قسەی خۆیان بۆ پرۆژەکان بە پرسیار ئەوەیە ئەتوانێت ئەو پارەیان بدای و کامل موازنەی خۆیان وەرگرن بۆ نایدەن و کامل موازنەی خۆیان وەرگرن بە شێرم نهاتووە بە شێرم کامل موازنە نهاتوە بەشی بەس موچات بەڵێ بۆ ئەو پارەی پلاندانی عێراقاوی تۆ لە ساڵی ڕابردوو بەیانەیەکی دەرکەوت ئەگەر نەوت تەسلیم نەکراوە لەبەرەوە خەرجی دام و دەستگاکان لەگەڵ پارەی پرۆژەکانیش لەگەڵ پترۆ دۆلارەکەش نهاتوە هیچی بۆ باشمە پترۆ دۆلار جارێکان تۆ نەوت تەسلیم نەکرد ئێمە ئەکرێت تۆ نەوت تەسلیم نەکرد پترۆ دۆلارش بکەی وەکو وایە نەوت تەسلیم نەکردووە پارەی ساڵ 16 دۆلارەکەی مەسروفاتەکەیم دەرێ و هینەکەش دەرێ وەڵام نەوتیش تەسلیم ناکەم پترۆ دۆلار ڕەبتی هەیە لازم و مەلزومن بە نەوتەوە تۆ لازمەگەر نەکردەوە مەلزومەکە چیە داوایەکەی ئەمە یەک دوو ئەڵێ ئێمە داهاتی نانەوتی تەسلیم ناکەین لەبەرەوە مەسروفاتمانەیە باشە خەرجی فەرمانگەکان خەرجی فەرمانگەخی گودایان و 150 ملیارە زۆر 150 ملیار بۆ خەرجی فەرمانگە بۆچی 150 ملیار یعنی ئێستا ئێمە سێکە ئوستاز ئێستا هەموو بەشەکان بووە بە کەرتی تایبەت مەسەلا کەرتی تایبەت تۆ محکەمەیە ئەچی فۆرم پڕەکەیت و بە کەرتی تایبەت پڕێکەیت و تەندروستیە هیچ نەماوە هەمووی لە کەرتی تایبەت ڕۆژان ڕۆژانە چەند نەخۆشخان زیاتر لە 10 نەخۆشخانە لە سێمانی بەسکراوەتەوە کەرتی تایبەت باشانی کەرتی گشتی نەماوە دەرمان کڕین و فحوسات و ئانەشە لە وزارەتی تەندروستیە داتە بە کەرتی تایبەت داد بە کۆمپانیایەک هینە هی یەکێک لە کوڕەکانی مەسعود بەرزانیە باشە حتا ستیکەری دەرمان هی یەکێ لە کوڕەکانی مەسعود بەرزانی من قسەم لەسەری کرد ستیکەری دەرمان بۆتە هۆی گرانبوونی دەرمان لە عێراق ئەرزانترە لە ئەوەی لە هەرێما بیکڕیت باشە من حەبی زەخت خۆممەیە لە عێراق ئەیکڕم باشە زەختمەیە بمبورەوە کەشف حەبی زەختەکەم لە عێراقا کڕیمە بە 10,000 لە هەرێمە ئەیکڕم بە نەفسی بکووە لەوە چ کوالتەکەویش باشتر بێ بەڕاستی لە هەرێمە ئەیکڕم بە تقریبان 18,000 بەس لەبەر ستیکەرێک بۆی پارەکەم ڕوا بۆ کوڕێکی لە بابۆی ناوە کوڕەکەی مەسعود بڵێ کوور ئەمان بڵاومان کرێتەوە کاکە خۆگە بەڵگەمانێ با توان سکاڵا بکەن ئەمە ئەمەیان ئەجا باوازە بیڵێن ئەوە کارەبای گراوە کەرتی تایبەت سوتەمەنی نەماوە کراوەتە کەرتی تایبەت هیچ شتێک نەماوە کەرتی حکومی بەس لە ستیکەرەکە چۆن ئەگەریکێتی شەریک نەبێت چۆن لە سلێمانی شەیە وایە ئەوانی شەریکە بن خۆ کێشەی یەکێتی مەجموعەیە شتە کە ئەوێ شەریک بێت طبعا یەکێتی چۆنە معارەزە بە بەوزوعەکە ناگرێ مەسەلە ئیسە لەسەر کارەبا کاک عەلی حەمە ساڵح کاک عومەر من چەند برادری قسە لەسەر یەکەین باش نییە زۆرتر ئەو دوانە زۆر قسەی لەسەر باشە زۆر قسەی ئیسە یەکێتی ماوەیە تێدە سەرخەت قسەکە بەس قسە ناکات لەبەر خاتر عەلی و کاک عومەر لەبەر ئەوە قسە ئەکا ئەیەوێ ئابزان ئینێکی تیا ئادۆزێتە فەرعێکی تیا زۆر کۆمپانیەکی خۆی بخاتە ئیش کۆمپانیەکەی خۆی خستە ئیشۆ یەکسەر دەرەچن لە تەلەڤیزیۆناڵی باش نەمانزانی کارەبای 24 ساعتی چەند مهمە وەکو ژماری من خۆ ئێمە نەمانەوێرا لە حملەی هەڵبژاردن نەمانەوێرا بڵین بەڵێ تەوتین کورە هەر نەمانەوێرا بڵین ئەو یەکسەر تەکمیلیە کرد بۆمان ئەو تەوتین ئیسا کوا ئەوتی هەردووکیان تێک بۆ ماوەیەکە دیار نەماون بەدەوتی باشەکانمان تێکەڵاو کردووە چی گرۆ وتی باشەکانی هەژماری من و تەوتینمان تێکەڵاو کردەوە هیچ باشیان سەرۆکیەکێتی وایوت چی بەش هیچ تەوتین وەکو خۆی تەوتین دەکاتە نازان تەوتین چیە دەکاتە یەکێتی هەر نەیزانێت تەوتین چیە لە خۆی قسەی لەسەر کردووە تەوتین ئەوەیە کە موچەی تۆ بەڕاستەوە خۆ لە عێراقەوە بدرێ هەژماری منیش ئەوەیە کە موچەی تۆ بە حەلەقەیەکا بڕوا بە هەرێمی کوردستانە دوای بێتە ناو هەژماری من لە هەژماری من تۆ وەریگری ئێمە ئەمانەوە حەلەقە نەمێنێ ئەو مامۆستایکی برادەرمانای مامۆستا تاهەیە ئەمڕۆ قسێکی زۆر جوانی کرد وتی کاکە عەرزیان دزی ئەرزیان برد نازانم پارەی مەرزە بە نەوتیان برد ئاویان نێڵا گشتیان وش کرد سلێمانیان داگیر کرد گشتی خوریا بریا بەس موچەکەمە ئەڵێم قەیناکە ئێوە مەیدەن با عێراق بیدا بەوەش ڕازی نابن چۆن ڕازیە بن من ئەڵێم ئەو تەماح جلیکانەکەی کردووە تۆ گەرتە بە بەرمیل وەریگری نەوت ئەو ێژم تەماح جلیکانێک بەنزینی کردووە فەقیرێک لە کەلارە ئەیهێنێت سپاس دەکەین دکتۆر سپاس ئەمەدەبوون دەکەین سپاس بۆ بینێرانی بڕێ سپاس باوکاران خواتان لەگەڵ